عوسمان هەورامی دوێنێ جووتێک کڵاشی جوانی هەورامانی بە دیاریدا بە وەزیری کولتوری ئێران. دوێنێ هەریەکە لە وەزیری کولتوری ئێران و پارێزگاری سنە لە شاری مەریوان سەردانی گەورە سیاچەمانە بێژی کورد عوسمان هەورامیان کرد. لە سەردانیەکەدا پێیان گوت بەخوا برە تۆ نمونەت نییە، ئیشەکانت زۆر تایبەتن و لە هەمان کاتیشدا مێژوویەکی گەورەت بۆ خۆت و بۆ گەلی کورد و هەورامیەکان تۆمار کردووە. عوسمان هەورامی لە ساڵی 1936 لە گوندی کێمنەی ناوچەی هەورامانی سەر بە شاری پاوە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. خزمەتێکی زۆر گەورەی کردووە. لە ماوەی کاری هونەری خۆیدا زیاتر لە 1700 گۆرانی تۆمارکراوی تایبەتی هەورامی هەیە. بەس داخەکەم زیاتر لە 20 ساڵە ناتوانێت بەهۆی دۆخی تەندروستی خۆیەوە گۆرانی بێت. لە کۆتایی چاوپێکەوتنەکەی لەگەڵ وەزیر و جەنابی پارێزگاندا دیارێکی تایبەتیان پێدا وەکو ڕێزلێنانێک. عوسمان هەورامیش لە بەرامبەردا جووتێک کڵاشی جوانی هەورامانی دا بە وەزیری کولتوری ئێران.